گفتوگۆ لەگەڵ بەڕێز عامر ڕەفعەت ئەندامی پێشووی پارێزگای دیالە کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت گفتوگۆی لەگەڵ دەکەین. کاک عامر سڵاوت لێبێت، پێت وایە ئەم بڕیارە ئامانج لێی چییە؟ بۆچی بەم گەرما و بەم کاتی ئاودانە ئاو لەسەر گوندە کوردنشینەکان دەبڕن؟ سواز بۆ جەنابتان، پێشەکی بنای خۆی گەورە میهرەبان، سواز بۆ بینەرانی کەناڵی 24 بەڕێز. ئەمە شتێکی شاراوە نییە، ئەمە درێژە پێدانی سیاسەتی تعریبی پێشووکە نیزامی پێشوو کوردی دەرحەق بە ملەتی کورد لەو سنوورە ئەمان بۆ تەواوکردنی ئەو سیاسەتە بەردەوام لەسەریە. ئەمە یەکێک لە ئامانجەکانی ئەوان بۆ گۆڕینی دیموگرافی سنوورەکە لەبەرەوە لە بیرتان نەچێ ئەمە گوندەکانی دەوروبەری جەلەولا و خانەقین و حەوزەی حەمرین بەگشتی یعنی تەواو ئەوان کەوتنە ژێر کنترۆلی خوان وردەوەری ئەمە پێشتر باسمان کردەوە کورد لەو منتقا دا چۆڕا کورد لە منتقا نەماوە. ئەوەی ماوەتەوە ئێستا حاڵی حاضر ئەو 15 گوندانێکەوە لە سنووری بڵێن قوبەن و قچەقەرەکن تا ئەڕاتەوە لەسەر مەشروعی ئاوی قەرەتەپە لەگەڵ خدرانە تا گێتە قەرەتەپە. ئەمان ئەمە نێزگەی ساڵێکە ئاوەکانیان بەردەوام ئەبڕن، دوایەوە ئەڕون سەردان ناحیەکەن و ماوە ئەیکەن و جارێکی بەسن، بەڵام ئەو نێزگەی 15 ڕۆژە زیاتر بە تاوی ئاوەکەیان بڕیوە. یعنی ئەوەی کەوە زۆر چۆن بڵێ جێی نیگەرانی ئەو خەڵکەتە ئەم ئاوە لە ئاوی سیروان و ئەڕوال ئەڕاتە مەشروعی قەرەتەپەوە ئەڕات بۆ قەرەتەپە و دیسان لە قەرەتەپە گەڕێتە بنا گوندەکانی خۆمان. یعنی واتە ئەمە پێویستەکە بە زووترین کات چارەسەر بکرێت بۆ چونکە ئەمە ئەوەی کەوەکو حیزامێکی سنووری بڵێن ئیدارەی گەرمیان کەماوەتەوە ئەم گوندانەمانێتەوە. ئەگە ئەمانە شەنەمێنن لەو سنوورە بەڕاستی ئەو کاتە نەکڵۆجە ئەو کاتە کەلار ئەکەوێتە مەترسیوە. زۆر باشە، دەڵێ بە زووترین کات کە ئەم گرفتە چارەسەر بکرێت، چێ چارەسەری بکات؟ بەڵێ ئێستا ئیداری گەرمیان زۆر بە ئاسانی توانێت چارەسەری کرد، لەبەرەوە ئەو ئاوە ئەڕوا بۆ مەشروعی قەرەتەپە ئەڕوا بۆ ژێردەسەڵاتی حکوومەتی عراقی ڕاستەوخۆ لە کڵۆجەوە، یعنی شتێکی زۆریش تەکلیف ناکات توانێت ئەوان لەوێ ئاویان بۆ ڕاکێشن و ئەم گوندیە لە تەغزیەکەن لە ئاوەکان و گرفتەکە چارەسەرەکرێت و کشت و کاڵ و خەڵکی ئەو سنوورە یعنی زۆر بە ئاسانی ئیشەکان خۆیان جێبەجێکەن. زۆر باشە، مادام مەترسیەکە بەو ڕادەیە کە دیموگرافیا و دانیشتوانی ئەم ناوچەیە بە تەواوی گۆڕانکاری بەسەردادێت، وەکوی کە لە راپۆرتەکەی ئێمەشدا هەبوو، ینی هەوڵاتیان دەیانگوت گەروابێت ڕەنگە ئێمە ئەو ناوچانی خۆمان بەجێ بهێڵین لە بێئاوی. ئەگەر وایە بۆچی پەلەو خێرایی ناکەن؟ ئەوە 15 ڕۆژە وەکوی تۆ باسی دەکەیت ئاو نەماوە، بۆچی زوو چارەسەری ناکەن؟ ئەوە بێنێتەوە بەسەر ئیداری گەرمیان، یعنی ئیداری گەرمیان ئێمە بۆڵێن ئێمە داوایان لەکەن بە زووترین کات چارەسەری بکەن. لەبەرەوە تۆ لەبیر نەچێ ئەم سنوورە ئەمە هەر بەتەنیشی ئەم گوندانەوە گوندە پاڵانەکان موجودە، یعنی نۆ گوندی پاڵانی ئەمان چۆڵ کراوە بە تایبەت لە 16 ئۆکتۆبرەوە بەدواب ئەمان بە تەواوی کورد لەو سنوورە نەما. بۆ چونکە تۆ زانی ئەو هێزە و ئەو قووەتە و ئەو سیاسەتە موجودە لەوەیە کە هەمووی سیاسەتێکی چۆن بڵێن دژ بە ملەتی کووردە کە هێزەکان هێزی حەشدی شعبی و عەسایی بە تایبەت موجودە لە سنوورەکە لەگەڵ جێشی عراقی، چونکە پێشمەرگە لە سنوورە نەماوە ئەمان بە ئاسانی توانیانە کنترۆلی وەزعەکە بکەن. ئەو گوندەی کوردنشینەی دەڤەری پاڵانیش تەواو جێبیاڵن کوردەکان ناشار بوون هاتن بەرەو کەلار و بەرەو شوێنەکانی دیکە. ئەمانش هەمان سیاسەتە بەکارێنن بە دڵنیاش بە من چۆن بڵێن ئەگەر بە زووترین کات چارەسەر نەکرێت ئەمان جێڵن لەبیر نەچێت، چونکە ئەم سنوورە لە ڕووی ئەمنیوە وتمێ پشتێنێکی ئەمنی چاکی تامین کردو بۆ کڵۆجۆ. ئەمانش لە دوای 16 ئۆکتۆبەر بە چەکی خۆیان بە ماڵی خۆیان بە حاڵی خۆیان چۆن بڵێن پاسەوانی سنوورەکە ئەکەن و پایان داگیر کردووە لەسەرەوە ئەم گوندانە چۆڵ ناکەن. ئەمانە چونکە باپیرانیان لەم گوندە ژیاون. باشە کاک عامر، جگەلەوەی کە چاپێکەوە دەکەی لێرە پێشنیار و ڕای خۆت دەردەبڕی کە چۆن ئەمە چارەسەر بکەن، ئەنی تۆ یاخود کەسانی وەکو تۆ خەمخۆری لەم ناوچەیە هەوڵێک دراوە بۆی میکانیزم و شێوازی چارەسەرکردنی ئەم گرفتە بخەنە ڕوو تاوەکو بە زووترین کات چارەسەر بکرێت؟ بەڕێزە من سپاس دەکەم بۆ مەلە حەزە جوانەی. یعنی تا ئێستا جگەل لە گوندنیشەکان دانیشتون ئەوان ئامادەی خوانی دەر بڕوێ من پێشترش قسەم کردووە لەگەڵیان ئامادەن بێن بۆ هەولێر بۆ هەر جێگایەکەوە چارەسەر گرفتانە بکەن.
ئەو فشارە لەسەریانە فشارێکی زۆر گەورەیە یعنی ئیداری گەرمیان خوان چاگەزانن لەو سنوورە چاگەزانن ئەمان چارەسەرەکەیان زۆر ئاسانە چارەسەری ناکەنەوە بۆوان ئەیتێڵینەوە هیوادارم ئەوانەی کەوە ئێمە تەوەقعەکەن وا نەبێ بەڵام ئەوان چارەسەری بکەن ئەم گوندنیشانە یعنی جێنێڵن و لە جێگەی خوان بمێنەوە بەڵام ئەوان تا ئێستا تام لە حەزە قسە لەگەڵەوە کەم هیچ چارەسەرێک نەکراوە باشەکەواتە با دو پرسیارت لێ بکەم ئەگەر چارەسەر نەکرێت بە زووی مەترسیەکان چین کە ڕوو لە ناوچەیە دەکات لە داهاتوودا بۆ کورد ئاشکرا یعنی سەتەوتم بیان پێدێ من زیاتر ئەو گوندانی کەوا دەوروبەری خانەقیمی چۆڵ کرا ئەوانەی کەوا لە حەوزەی حەمرین و سعدیە و پێشی جەلەولا و دەوروبەری قەرەتە بە هەمووی چۆڵ کراوە ئەنجا ئەمێنێتەوە ئەم سنوورە ماوەتەوە وتمان جەلەولا و ئەو جادەی کەوا لە کەلارەوە دەرەچێ بۆ جەلەولا ئەم دیمە و دیمی زۆرینەی گوندی کوردنشین و ئەمانە هەمووی چۆڵ کران وتمان ئەو سیاسەتە تعریبەی کەوا بەکاریان هێنا و عەربی وافددا لە سنوورەکە تا ئەمڕۆ عەربی وافد لە سنوورەکەیە ئەمانش هەمان شێوە کە مەوجەیانە وەکو شوێنەکانی دیکەیان لێکن بۆی کەوا بە تەواوی ئەم منتەقە پاکرێتەوە لە کورد و لە برتش نەچێن نێزگەی 7,000 خەڵکی دانیشتوانی ئەم گوندانە هەیە یعنی ئەمانە کاریگەرێکی چاکیان هەیە لە سنوورەکە پێویستەکە بە زووترین کات ئەم گوندانە بەدەستمان ماتەوە یعنی داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەیەک ئەنجا لە ئیداری گەرمیان چارەسەر بکرێن بۆ وانێکی ئەم برایەن ئێمە لەو سنوورانە چۆڵی نەکەن بەڵێ بەڕێز عامر ڕەفعات ئەندامی پێشووی پارێزگای دیالە لە هەولێرەوە لەگەڵمان بیسپاس بۆ تۆ کاک عامر ماندوومان کردیت